خێراتی کاک فەیساڵ دەکەم کە ئەمڕۆ سەردانی کردوم کوڕی لەماڵەیەکی بەڕێز کوڕی پیاوێکی بەڕێز کە دۆستی دێرینی هەواڵمان جلالەوە خۆیان و برەماڵەکان خزمەتێکی زۆری شۆڕش و میلەتەکەیان کردووە هەوەختی خۆشی هەر لەسەر داوای من خۆی کاندید کرد لەسەر لیستی هاوپەیمانی لە 15 سۆران سەر بە پارێزگای هەولێر بۆیە داواکارم لە خەڵکی حەوزەی سۆران لە ڕۆژی دەنگدان لە دەیدا بچە سەر سنوورخانی دەنگدان و دەنگ بە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بدەن کە تاکە کاندیدە لە حەوزەی سۆران بۆی نوێنەرایەتی ڕاستەقینەیان بکە لە بەغدا و پارێزگاری لە مافەکانیان بکە. زۆر بەخێری کاکە فەیسڵ گیان میوانی سەرکەوتن بۆ خوازم و دڵنیام کە سەرکەوتنمە دەستێت. زۆر سپاس وەڵام سپاسی جەناب و سپاسی هەموو ئەو خەڵکانش دەکرد کە بە جۆش و خۆشەوە لە وەختی هەڵبژاردن و لە وەختی بانگەشەی خۆمان ئیستیقبالیان کردین. بەڕاستی ئەمەش هەر لەسەر وعدماندایە ئێمە وەکو عائیلەی خۆمان کە هەر لەسەر ڕێبازی بەڕێزمان جلال و باشی ڕەحمەتی ببینینەوە خزمەت بە هەموو منطقە و هەموو ئەو خەڵکانەی منطقە بگەین ئینشاءالله. زۆر زۆر سپاس دەکەم ئینشاءالله اجتماعي هاي دم هوداني بابا شورشين